کورد لە نێوان بەرداشی ئاشتی و بەرژەوەندی وڵاتاندا ئەمە ناونیشانی دیداری گوڵەخانە بوو کە بە بۆنەی 100 ساڵەی پەیمانی لۆزانەوە ڕێکخرابوو. لەم دیدارەدا کە بە ئامادەبوونی ژمارەیەک لە سیاسەتمەداران و ڕووناکبیران و مامۆسایانی زانکۆ بەڕێوەچوو، پەیامێک وەک ئامانجی سەرەکی دیدارەکە ئاڕاستەی سەرکردایەتی سیاسی کورد کرا. کورد بە یەکگرتووی، یەکڕیزی، یەکەڵوێسی سیاسی ئەتوانێت سەرکەوێ بەسەر هەموو ئەو دەستە ناز و کۆسوانەی کە لە ڕێگەدایەتی. بۆیە هیوادارم هەموو لایەک و هەموو ئەم کۆبوونەوەی تەنها هەر ڕاستە 100 ساڵەی لۆزانە، بەڵام لۆزان نە بە کۆبوونەوە و نە بە ئیمزا کۆکردنەوە و نە بە خۆپیشاندان هەڵناوەشێتەوە. لۆزان بە یەکگرتووی خەڵکی کوردستان هەڵەوەشێتەوە. بۆ ئەوەی چارەنووسی ئایندەی کورد لە پاش 100 ساڵەی پەیمانی لۆزانەوە جارێکی تر بەرەو هەڵدێر نەڕوا، پێویستە گفتوگۆی نیشتیمانی بۆ ساز بکرێت. بەتەنها حیزبەکان ناوەندەکانی فکر، جامیعەکان و ڕووناکبیران، هاوڵاتیان، سەندیکاکان، هەتا حیزبەکانیش حیوارێکی وەتەنی زۆر فراوان بکرێ. من پێم وایە لەو حیوارە وەتەنیە فراوانە ئەتوانون زۆر شتی باش بۆ بێتە بەرچاوی ئەوانەی کە ئەیانوێ خزمەت بکەن لە نیشتیمانە. جگە لەوەش میلەتەکەمانە بێ بە خاوەنی پێشنیار و ڕێی و هوشیارە بێتەوە، شعوری وەتەنی و نەتەوایەتی تیا زیاتر قوڵە بێتەوە. لێککەوتەکانی پەیماننامەی لۆزان لە 100 ساڵی ڕابردوو چەندین تاوانی جینۆسایدی دژ بە گەلی کورد لێککەوتەوە. ئێستاش کورد کەماڵی پەرتەوازەیە، خۆی یەک نەخاتەوە، مەترسیەکان گەورەترن. بۆ کۆمەلگای وەکو ئێمە بەردەوام لە بەردەم مەترسیداین، بۆ چونکە خۆمان ئامادەنین، هەتا خۆشمان ئامادە نەبین و نەتوانین ببین بە پێکهاتەیە کە لەسەر زەمینەی خۆمان ئامادەبوونمان هەبێ و بتوانین کار بکەین و بڕیارمان هەبێ و هێزمان هەبێ شتەکان بگۆڕین، ئێمە بەردەوام لە بەردەم مەترسی لەو جۆرەدا دەبین. لە 24 تەمووزی ساڵی 1923 پەیمانی لۆزان لە سویسرا واژۆکرا. تێیدا پەیمانی سیڤەر هەڵۆشایەوە کە خەونی دەوڵەتی کوردی تێدا جێگیر کرابوو. ئێستاش لە پاش 100 ساڵ بەشێک لە سیاسەتمەدارانی کورد و ڕووناکبیران و مامۆسایانی زانکۆ داوای یەکدەنگی نێوماڵی کورد دەکەن بۆ ئەوەی ئامادەی هەر ئەگەرێک بێت کە ڕوو بدات. سەلاح جەمیل، کورسات نیوز، گوڵەخانە.